كعكة ياكو سفرة لبرجواندي يعني رانيا. Baştan. Bu da sorun. İleri havaya.
Özellikle şaşırıyla. بەڵێ بەڕێزان گەمی دووەم دەستی پێ کردبووە و یاریەکە تا ئێستا ئەنجامی گۆڵێک بەرامبەر بە سفرە لە بەرژەوەندی یانەی ڕانیا. والله چالاک جوان
زور فهمتها. بەڕێزان ئێستا دەتوان لە تەلەڤیزیۆنی ڕانیە بینی دیارەکە بن خۆشحاڵ دەبین کە بتوان لەو ماڵەکانی خۆتانەوە بینەر بن. ناس انا مو بتشيب بالك لا وراهم. بەڕێستان دەتوان بڕۆن دەرەوە لە لایڤەکە خۆ کەس داوامان لە کەس نەکردووە بۆی کە بێتە ناو لایڤەکەمانەوە کە ڕەشی تێدا ماوە بڵێ ئای هەوار کاک ژیانجان وەڵڵی ئێمەش پێمان خۆشە زووم بکرێت بەس نازانین یعنی سامت لە مۆبایلێک تریش تاقیمان کردەوە زووم نەدەکرا 1-0 وەرەزان دوایی لە ئاخر دەکردی ضربنا تناظر ودرب الريت كذي گۆڕان کاریەک لە ڕیزەکانی یانی سلێمانی ئەنجام درا هێرشێک بووە یانی ڕانیە خۆشەویست و بەڕێزن کاک فەرمانجان ئەوە ئێستا لەگەڵ کاک بڕوا عەلی باسی ئەومان دەکرد یەکەم لایف لە شاری سلێمانی کە ڕانیە و کات لە خولی پلەتوەکانی کوردستاندا بوو کە بۆ یەکەم جار ڕاستەوخۆمان بۆ لە تەلەڤیزیۆنەوە گواسمانەوە هاتەنها لەناو لایڤەکەمان 1500 کەس بینەر بوو کە سپاس بخوا دواتر تەلەڤیزیۆنەکانی تریش گرنگیان بە یاریەکانی یانی ڕانەدا و بەشێکی زۆر لە یاریەکانیان بۆ گواستەوە بەڵام ئێمە چەند ساڵێک پێشتا کە خەریک بووین کەناڵەکان گرنگیان بە یاریەکانی یانی ڕانیان نەدا
كاميرا بس خذ مشكلة إن شاء الله با هاوکاری دڵسۆزان لە هەوڵی ئەوە داین لایڤەکە کوالتی لایڤەکەمان زۆر بەهێز بکەین بەوەی کە بتوانین لە خزمەتیەوەی خۆشەویست دابین لە ماوەی داهاتوودا بە هاوکاری کۆمەڵێک دڵسۆز کە هاتنە سەرخەت کوالتی یاریەکان دەگەینینە ئاستێکی زۆر زۆر باش. زۆر سپاس کاک ژیانجان. نازانین بۆچی ئەم لایڤە ناتوانین عەفو ئەو کاتەم بە هەڵەینم کردمتانی لا زۆرە بەس حسەن عەلی کردی. گۆڵی دووەم بۆ یانەی ئیرانیا، گۆڵی دووەم بۆ یانەی ئیرانیا لەنێو خۆشحاڵی هاندەرانی یانەی ئیرانیا. لەنێو گۆڵی دووەم بۆ یانەی ئیرانیا لەنێو یاریگاو هاندەرانی خۆی یانەی ئیرانیا گۆڵی دووەمی تۆمار کرد. چالاک بەڕاستی چالاکە، چالاک گۆڵی دووەمی یانەی ئیرانیای تۆمار کرد. جۆش و خۆشی خستەوە نێو هاندەرانی یانەی ئیرانیا.
تا بە ئەنجامی دوو گۆڵ بەرامبەر با سفر یاریەکە لە بەرژەوەندی ینی ڕانیە یاری بەردەوامە سەرماش بەردەوامە هەموو کامێرەمانەی لێرە هەر هەمویان خەریکە ڕق دەبنەوە ئەوەندە سەردە کاکە دە زوومیکەی هاوار بۆ زوم نابی وەڵڵی شكلها لا شوف او زوما كي شكل كاكا او انا مشناكا پارێز دەشتێن بڵا تۆپەکەی باسانی کرد داوای ڕاگرتنی یاری کرا یارێکە دەست پێ دەکاتەوە بەڕێزان دەتوانن ئێستا لە پەیج لە تەلەڤیزیۆنی ڕانیەش بینێت یاریەکە بن خۆشەویستانمان لە تەلەڤیزیۆنی ڕانیە
هێرسێکی زۆر مەترسیدار بۆ سەر تۆر گۆڵی یانی سلێمانی بەڵام نەتوانرا بکرێتە گۆڵ. ڕەشە خەریب و گۆڵێکمان بۆ بکە بەڵام دیار بوو نەبوو. گۆڕانکاری هەیە لە ڕیزەکانی یانەی ڕانیە و یانی سلێمانی. کۆمنتاریش ناتوانین بکەین بەڵام ئەوتر هەردوو بردەوردە دەنجەکە بێ لای ئەوەی بەڕێز و خۆشەویست. دوو دەخرێتەوە تۆپەکە بۆ لای ڕەشە. بەڕێزان 2 بەرامبەر بە 0 ئەنجام یاریەکە 2 گۆڵ بەرامبەر بە 0 لە بەرژەوەندی یانەی ڕانیە. گۆڵ نزیک بوو لەوەی کە گۆڵێک کۆمار بکەن. هایدە لەو سەرمایە خوایە. سپاسان دەکەین بە کۆمنتەکاندان هاوکارمان بن بۆ ئەوەی بتوانین زیاتر بەردەوام بین. کۆمنتەکانی ئێوە بۆ ئێمە گرنگە، شتیوانی ئێوە بۆ ئێمە گرنگە. عندي اشتري بوينا بدنا كاميرا كان تليفوني بدنا 66 شو اللي كاميرا ماني شو اللي نشاني حكي وتكارنا ليه لا عيبة عيب يعني عيبة كبيرة عم بوتريد بس يعني عيبة طواف. کارتێکی زەرد ئاڕاستەی گۆڵپارێز دەشتی دەکرێت.
يعني بالراستي سرماية واو سيجنبوي رانيا دو سليماني 0
لەوەنە هاوڕێن هەمووتان دەنووسن کە 2 گۆڵ بەرامبەر بە سفرا لە بەرژەوەندیان ئیرانیا. يلا برود اللي جاي بوطه لە پێناو گەرمکردنی کەش و هەواکە ئاوارە هێروی دەچی لە خوارەکەکە مسافرة ولا إذا قلت كوتاي كاكي قلت تاني مو كاك محمد بشار من خياط الخاوة يعني كاكا ولا جول يوم لتلفزيون دقيقة دانا داير رسا والله رسانيت واني جول ماركات و جول تشي تفران يساوي يوم بريجة
برادرانی ڕۆژنامە نووس ڕۆشتن ساحەکە بۆ خۆمان چۆڵبوو. پێم وابێ کاتی یاسایی تەواو بووە ئەگەر هەڵە نەکەم. لە کۆتا خولەکەکان نزیک دەبینەوە تا تانجام یاریەکە دوو گۆڵ بەرامبەر بە سفرە لە بەرژۆندی یانەی ڕانیە. گۆڵەکانش چالاک و حسێن عەلی ئەمڕۆ دوو گۆڵەکەیان ئێرانیان تۆمار کرد. هەمیشە مراوەکانی چالاک توانیوێتی دەنیشت. ڕەشەبایەکی زۆر ساردی ڕانیەیە ئەوتامدانان باعث جێوەزی دەکا. شيء بو يعني رانيا هذا بنا بو اي بصا Tag mau nih kita kali sampai dulu. Kita kalau dunia rek disepek dulu. Ya Allah. Gol nabi. Gol ni. Gol. Kita sekarang ada gol ya.
گۆڕانکاری دەکرێت لە ڕیزی یانێڕانیا دوجار ڕەشا گۆڕانکاری پێکرا نزیک دەبینەوە لە ئەنجامی کۆتایی دوو گۆڵ بەرامبەر بە 0 لە بەرژۆندی یانێڕانیا یاریەکی گرنگ بۆ یانێڕانیا بردنەوە لە ڕیزبەندی یەکەم لە دانیشی ڕاستەوخۆ فاڵێک بۆ یانی سلێمانی ئەنجام دوو گۆڵ بەرامبەر بە 0 لە بەرژۆندی یانەی ڕانیا چاوەڕوانی نزانین ڕانێ دەتوانێت گۆڵی سێمی شتۆمار بکات سا بەشێک لە هاندەرانی هاتوونەتە سەر سەکۆی کامێرای کەناڵەکان واللهی ڕاستی منیش نازانم مەسا ئەو خەڵکیە دوێت دوایی زانایی لەسەر کۆ بکەینەوە شوتێکی جوان بەڵام نتوانرا بکرێەوە گۆڵ لە هەڵی گۆڵچی وەرنەگیرا ڕانیا بەهێنانی چەند یاریزانێک هێڵی ناوڕاست و هێرشبەری بەهێز کردووە لە کۆتا خولەکەکانین بۆ کۆتای هێنان بە یاریەکە قازان جێڕانی هەولێر 2-2 یەکسان بووە کاکە دوو دەخێتەوە ئەنجامی دوو گۆڵ بەرامبەر بە 0 یانی ڕانیا توانی لە یانەی سلێمانی بەرێتەوە پیرۆزە لە هاندەرانی یانی ڕانیا
خلاص سر هاندران بەشێکی زۆریان ڕۆشتونەتەوە ئێستا کاکە دڵخۆشی ستافی یانە و یارزانەکانن ئەوەش حەمەیادە شوية صار معاه هم صار بيدور یارێکی زۆر خاوێن دوو گۆڵی زۆر خاوێن بڕۆ شۆش کاکە بە دەرگادا بە دەرگا بەدەرگۆ ئەنجامی یاری دوو گۆڵ بەرامبەر بە سەفر لە بەرژۆندی یانی ڕانیا پیرۆزە لە سەرجەم هەندەرانی یانی ڕانیا لە تەواوی دەستەی کارگێڕی یانەکە سەرکەوتنێکی گرنگ لە یەکەم یاری زۆر گرنگی ڕوبەڕووبوونەوەکانی یانەی ڕانیا بەرامبەر بە یانێکی بەهێزی وەکو سلێمانی کە لە ڕیزبەندی پێشەوەی یانەکانە و یەکێک بوو لە پاڵێڕاوەکان بۆ بەدەستهێنانی سەرکەوتن بۆ خولی نایب هەر سەرکەوتو سەرفراز بن سپاس بۆی بەڕێزکە تا ئێستا لەگەڵمان